إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ایمانداران، سلام و رحمت و مهربانی خدای پروردگار برجه بسر همولایک مندم. خوای پروردگار برحم و بزی خوی بمان جینه لسر چاکه و بمان برینه لسر چاکه تاوکو دگین و خزمتی پروردگار من همیشه لسر دینی و شریعتی خوای پروردگار بین. او دو روزانه مانگی ذی الحجه روزی زور گورن، روزی گرانه بولای خوای پروردگار و نزیک بونه بولای خوای پروردگارن، و هر وها روزی انجام دانی کارو کرده و چاککانن. خوای پروردگار در فتح که بو ایمه رخصاندوم بو اوی ایمه بتوانین لو روزانه دا زیاتر اجر و پاداشتی زیاتر دستخین، زیاتر چاکه بکەین و لە خوای پەروەردگاری خۆمان نزیک بینەوە. خوای پەروەردگار لە گەورەی ئەو دە ڕۆژانە سوێندی پێخواردوون. والفجر وليال عشر، سوێندی ئابە و دە ڕۆژەیە خواردووە. پێغەمبەری صلی الله عليه وسلم لە فەرمایشتەکانی خۆیدا ئاماژەی بە گەورەی و گرنگی ئەو دە ڕۆژانە کردووە، ئاماژەی بە کار و کردەوەکانی ئەو دە ڕۆژەیە کردووە کە ئینسان ئەنجامیان بدات. لكن لفرمايش تكان هذا فرمي: ما من أيام أعظم عند الله حج روجانية بقد أعود روجانا للاي خواي پروردگار گەورە بێت. وهروها هذا فرميت حج كارو كردوية نية گەورەتر و خۆشەویستتر بێت لای خواي پروردگار لە ئەنجامدانی کارو کردەوەی چاکە لەو دە ڕۆژانەدا. هەر کارو کردەوەیەکی چاکەت پێ دەکرێت. جا فرمي پیغمبر صلى الله عليه وسلم كواتا زور لا إله إلا الله تداب كان، زور حمد سناي خواي پروردگار كان، الله أكبر كان، استغفر الله، وحر ذكري كبيت دكريت، حر شاكي كبيت دكريت لو در روجانه دا كم ترخمي مكا چونك روجي زور گورن كارو كردوكان اشتيان دا زور گوري للاي خواي پروردگار. جا لهر كارو كردوكي كي شاكا كبيت دكريت لروجو گرتن، لنویش کردن، لذکر و یادی خوای پروردگار، لبخشین، لمال بخشین، لهاوکاری کردنی خلق، لدو قسەی خێر بۆ خەڵک، لە هەر شتێکە پێت دەکرێت کەمتر خەمی مەکە. یەکێک لەو کارە گەورانە کە لەو دە ڕۆژانەدایە کە لە ڕۆژی جێژنە قوربانی کردنە. بۆ یەکەمێک باسی قوربانی و حکمەتی قوربانی و ئادابەکانی قوربانی دەکەین. قربانی کردن فرمانی خوای پروردگار: فصل لربك وانحر. خوای پروردگار فرمویەتی نوێژ بکە، لە دوای نوێژ ئەنجا قوربانی بۆ خوای پەروەردگار بکە. وەکو چۆن نوێژ بۆ خوای پەروەردگار دەکەی با قوربانیەکەشت بۆ خوای پەروەردگار بێت. ئەنجا زۆربەی ئەهلی عیلم زانایان لەسەر ئەوەن کە قوربانی کردن سنتێکی مؤکدەیە، واتە سنتێکی تەئکید لەسەر کراوەیە و هەروەها زۆر خێرە. ئەنەس بۆمان دەگەڕێتەوە کە دەفەرمێ: ضحى النبي بكبشين أملحين أقرنين. پێغەمبەر صلى الله عليه وسلم لە ڕۆژی جەژنی قوربانیە دوو بەرانی گەورەی کردە قوربانی. ذبحهما بيده. پێغەمبەر صلى الله عليه وسلم بەدەستی خۆی بەرانەکانی سەربڕی. کەواتە قوربانی کردن فەرمانی خوای پەروەردگارە.
وكار وكردوي پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبر لحال حياتي قرباني كردوا لدواي پیغمبره ولكاتي سردمي پیغمبره هاولاني پیغمبريش كردويانا صلى الله عليه وسلم وقرباني كردن سنة إبراهيم پیغمبره صلاة وسلامي خواهي پروردگاري لسر بيت كواتا قرباني كردن هم فرماني خوايا وهم پیغمبر کردویتی صلی الله علیه وسلم ولدواي پیغمبرش هاولانی پیغمبر کردویانه رضا و رحمتی خوای پروردگاریان لسر بیت قربانی کردن زور حکمتی تیدان هر کارو کردویک هر شتێک خوای پەروەردگار شریعەتی ئیسلام بۆ ئێمە بڕیاری دابێت ئیلا حکمت و بەرژەوەندی دنیا و قیامەتی ئێمەی تێدایە یەکێک لە حکمەتەکانی قوربانی بریتیە لە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای پەروەردگار بریتیە لە ئەنجامدانی عیبادەتێک هیچ شتێک لە عیبادەت و لە جێبەجێکردنی فەرمانی خوای پەروەردگار گەورەتر نییە قوربانیکردن خۆڕاهێنانە لەسەر جێبەجێکردنی فەرمانی خوا جێبەجێکردنی دروشم و شعائیرێکی دینەکەمانە دووەم لە حکمەتی قوربانیکردن زیندووکردنەوەی سنەتی ئیبراهیم پێغەمبەرە و سنەتی پێغەمبەری خۆمانە صلی الله علیه وسلم سەلات و سەلامی خوای گەورە لە هەموو پێغەمبەران بێت هیچ شتێک لەوە گەورەتر نییە کە ئینسان سنەتی پێغەمبەران جێبەجێ بکات سنەتێک زیندوو کاتەوە قوربانیکردن خۆڕاهێنانە لەسەر فەرمانبەری خوای پەروەردگار و جێبەجێکردنی فەرمانەکانی خوای پەروەردگار قوربانیکردن خۆڕاهێنانە لەسەر قوربانیدان لە پێناوی خوای پەروەردگاردا و ماڵ سەرفکردن لە پێناوی خوای پەروەردگاردا سێم لە حکمەتەکانی قوربانیکردن بریتیە لە هۆکاری فراوانی ڕزق و ڕۆزیە بۆ سەر ماڵ و منداڵەکەت بۆ سەر دراوسێکەت بۆ سەر ئاواییەکەت قوربانیکردن سەخاوەتمەندیە یەکێ لە سیفەتە جوانەکانی ئینسانی موسڵمان ئەوەیە کە ئینسانێکی سەخاوەتمەند بێت ئینسانێکی دەڵەواڵا بێت ڕەزیل و چروک نەبێت ئەو قوربانیکردنە سەخاوەتمەندیە پێش هەموو کەسێک بۆ سەر ماڵ و منداڵەکەی خۆت پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەو دینارە کە بۆ ماڵ و منداڵی خۆت سەرفی دەکەیت واتە ئەو مەسروفاتی کە بۆ ماڵی خۆت دەیکەی ئەجر و پاداشتی لە لای خوای پەروەردگار لە هەموو ئەو ماڵە زیاترە کە بۆ غەیری ماڵ و منداڵی خۆت سەرفی دەکەیت ئەو قوربانیکردنە سەخاوەتمەندیە دڵخۆشکردنی ماڵ و منداڵەکەتە دەر و دراوسێکەتە ئاواییەکەتە هاو حکمەتی قوربانیە کە زۆر گەورەیە چوارەم لە حکمەتەکانی قوربانیکردن شکری خوای پەروەردگارە لەسەر ناز و نیعمەتی ماڵ و سامان خوای پەروەردگار ماڵ و سامانێکی پێداوی تۆش بە زمانی حاڵ دەڵێی خوای گەورە من ئەوە تا لە پێناوی تۆدا قوربانی پێ دەکەم لە پێناوی تۆدا سەرفی دەکەم لە پێناوی تۆدا بەسەر فەقیر و هەژاراندا دابەشی دەکەم دەی خوای پەروەردگار ماڵێکی پێداوی کاکە بە ئەو ماڵەت پێوە دیار بێت لە چاکەکاریدا با ئاسەوار و شوێنەواری ئەو ماڵەت پێوە دیار بێت با جێپەنجەت لە چاکەکاریدا دیار بێت ئیوە هەیە ماڵ و سامانی زۆرە بەخوا دەوڵەمەندە تا ئێستا عاداتی نییە کە هەر نەیکردوتە خەم کە قوربانی بکات خوای پەروەردگار ماڵێکی پێداوی با پێتەوە دیار بێت لە چاکەکاریدا با جێدەستت دیار بێت لە چاکەکاریدا کاکە ببە قودوەی حەسەنە ببە پێشەنگێکی باش لە چاکەکاریدا با دوو کەسی کەس چاوە لێ بکەن یەکێک لە کارە گەورەکان ئەوەیە کە ئینسان لەو ڕۆژێدا قوربانی بکات لە پێناوی خوای پەروەردگاردا خوای گەورە ئەو ماڵ و سامانەی پێداوی با پێتەوە دیار بێ کە ماڵ و سامانت هەیە و خوای گەورە پێی داوێت ڕەزیل و چروک مەبە با دڵت واڵا بێت خوای پەروەردگار پێی داوی تۆش بەشێکی کەم لە پێناوی خوای پەروەردگاردا سەرف کە پێنجەم لە حکمەتەکانی قوربانیکردن بریتیە لە دڵخۆشکردنی خەڵک بریتیە لە هاوکاریکردنی خەڵک هیچ شتێک لەوە گەورەتر نییە کە ئینسان خەڵک دڵخۆش کات پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم أحب الأعمال إلى الله سرور تدخله على مسلم خۆشەویستترین کار و کردەوەیەک لە لای خوای پەروەردگار ئەوەیە کە تۆ دڵی موسڵمانێک خۆش بکەیت ئەوەیە کە تۆ دەستگیرۆیی فەقیر و هەژارێک بکەیت ئەوەیە کە تۆ ماڵێک لە چاکەدا لە ڕزق و ڕۆزیەکدا لە بەخشینێکدا ئاوادان بکەیتەوە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز دەکات هەموو خەڵک لە ڕۆژی جەژندا بەیەکەوە ئەو قوربانیە دەکات پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز دەکات خزمەتیتان بەهێز دەکات گیانی تەبایی و برایەتیتان لە نێواندا بەهێز دەکات
ئەنجا ڕەحم و بەزەیی لە نێوان ئینسانەکاندا بەهێز دەکات خەڵک بەزەیی بە یەکتردا دێتەوە دەزانێت کە ئاوا ئەو قوربانیە دەکات بەسەر خەڵکادا بەشی دەکات ئەوە ئینسان فێری چاکەکاری و ڕەحم و بەزەیی دەکات دەی ئەوانە و چەندان حکمەتی دیکەش لەو قوربانیەدا هەیە کە ئێمە دەیکەین و پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوویەتی و فەرمانی کردووە کە ئێمەش بیکەین. ئینسان چ جۆرە حەیوانێک کاتە قوربانی باشە ئەو حەیوانە باشە کە سەلامەت بێ لە هەموو عایبێک حەیوانێکی قەڵەو بێت چونکە ئینسان لە پێناوی خوای پەروەردگاردا دەیکات لە پێناوی خوادا یعنی بۆ خۆت نییە بڵێ بە هەموو شتێک ڕازیم ئەو خۆیان چەند گەورەیە لە پێناوی خوای پەروەردگاردا دەیکەی دەبێت جوانترین ماڵ بکەیت ئەنجا ئەو حەیوانەیە نابێ کوێر بێت نابێ شەل بێت نابێ نەخۆش بێت نابێ حەیوانێک بێت کە مشکی لە دەستدا بێت واتە هیچ خراپەیەک هیچ خەلەل و کەم و کڕیەکی ئاشکرای پێوە دیار نەبێت هەتا وەکو حەیوانێکی باشتر و سەلامەتتر و قەڵەوتر و چاکتر بێت باشترە چونکە لە پێناوی خوای پەروەردگاردایە. چەند سنەت و ئادابێک هەیە بۆ قوربانیکردن بۆ ئەو کەسەی کە قوربانی دەکات پێویستە ئەو سنەت و ئادابانە ڕەچاو کات. یەکەم لە سنەت و ئادابەکانی قوربانیکردن ئەو کەسەی کە بە تەمای قوربانیە لەو دە ڕۆژانەدا سنەتە نینۆک و موو لە خۆی نەکاتەوە بۆ ئەوەی هەموو شتەکان لەگەڵی دابەشدار بن لەو خێرەیەدا هەرچەندە ئینسان ئەگەر موژ لە خۆی کاتەوە و نینۆکێشی بکات قوربانیەکەی هەر دروستە چونکە سنەتە لە خۆی نەکاتەوە یعنی ئەگەر لە خۆی نەکاتەوە خێر و پاداشتی پێدەگات ئەگەر لە خۆشی کاتەوە پاداشتەکەی دەست ناکەوێت بەڵام کاریگەری لەسەر قوربانیەکەی نییە و قوربانیەکەی هەر دروستە و ئاساییە بەڵام وا سنەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کردووە کە لەو دە ڕۆژەدا تاکو قوربانیەکەت دەکەی نینۆک و موو لە خۆت نەکەیتەوە. دووەم لە سنەتی قوربانی ئەوەیە کە ئینسان ئەگەر بۆی بکرێت لێ بزانێت توانای هەبێ بە دەستی خۆی قوربانیەکە بکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم ذبحه ما بيده بە دەستی خۆی قوربانیەکەی کردووە سنەتە ئینسان کە لێ بزانێ بۆ خۆی قوربانیەکە بکات ئەگەر نەزانێ و توانای نەبێت سنەتە لە کاتی قوربانیەکەدا لە شوێنی قوربانیەکە ئامادە بێ ئەگەر بۆی بکرێت لەسەر قوربانیەکە ئامادە بێت چونکە ئەوەش فەرمانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەگەر هیچ ئینسان بۆی نەکرێ ئاساییە بەڵام ئەگەر بۆی بکرێت بەدەستی خۆی سەری ببڕێت ئەگەر نەکرا لە شوێنی قوربانیەکەی ئامادە بێت خۆ ئەگەر هەر نەشکرا ئاساییە بەڵام وا سنەتە ئاوەش جێبەجێ بکات. سێم لە سنەتی قوربانی ئەوەیە کە بە جوانی سەری ببڕێت لە بەردەمی حەیوانەکەدا لە بەرچاوی حەیوانەکە شەقوەکە تیژ مەکە چونکە ئەو حەیوانە تێدەگا کە سەری دەبڕیت. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلای پیاوێکدا ڕۆیشت کە حەیوانێکی سەردەبڕی بە بەرچاوی حەیوانەکەوە شەقوەکەی تێژ دەکرد. پێغەمبەر فەرمووی کاکە دەتەوێت دوو جار سەری ببڕێت ئەزیەت و ئازاری بدەیت چونکە ئەو حەیوانەیە تێدەگات کە سەری دەبڕدرێت لە بەردەمی حەیوانەکەیە لە بەرچاوی حەیوانەکەت شەقوەکە تیژ مەکە بە جوانی و ڕێک و پێکی سەری ببڕە ئەوەش سنەتە. چوارەم سنەتە ئینسان حەیوانەکەی و خۆی بەروە قیبلە بێت کاتێک کە سەری دەبڕێت ئەنجا کاتێک کە سەری بڕی لە کاتی سەربڕینەکەدا ناوی بێنێت ئەو حەیوانە ئەو قوربانیەی فڵان کەسە ئەنجا بسم الله بکا و الله ئەکبەر بکات ئەنجا دوعا بکات بڵێ ئەی خوای پەروەردگار ئەو قوربانیە لە منەوەیە بۆ تۆیە یا ربی خوای پەروەردگار لێمان قبول کەی دوعا بکە لەو کاتێدا لە کاتی قوربانیکردندا بسم الله بکە الله ئەکبەر بکات ناوی بێنێت ئەنجا بەرەو ڕووی قیبلەش ئەو حەیوانەیەی سەر ببڕێت. پێنجەم لە ئادابی قوربانیکردن ئەوەیە کە پاک و خاوێنی ژینگە بپارێزیت وەختێک کە قوربانی دەکەیت خێرێک دەکەیت خەڵک دڵخۆش دەکەیت بەڵام بە پاش ماوەکەشی خەڵک ئەزیەت مەدە. ئیوا هەیە قوربانی دەکات دوایی پێست و ورگ و ڕیخۆڵەکەی لە شوێنێکی گشتی لەسەر جادەیەک فڕە دەدات کاکە تۆ خەڵکت دڵخۆش کرد بەڵام لەو لاشەوە خەڵکت ئەزیەتدا لەو لاشەوە ژینگەت پێس کرد پاک و خاوێنی بپارێزە ئەو شوێنەی کە دیاری کراوە بۆ پێست و ورگ و ڕیخۆڵە و پاشماوەکەی لەو شوێنەیە فڕێبدا بۆ ئەوەی خەڵک ئەزیەت نەدەی بە بۆنەکەی بۆ ئەوەی کە ژینگە پیس نەکەی
کاتێک کە خێرێک دەکەی خەڵک دڵخۆش دەکەی بەڵام لە دواییشە کارێک مەکە کە خەڵک ئەزیێت و ئازار بدەی و جاری وهەیە لەسەر خێرەکەش قەرزدار ببیتەوە ژینگە بپارێزە. ئەنجا ئەوەی کە دەتوانێت با بۆ خۆی و بەدەستی خۆی قوربانیەکە بکات وا باشترە و وا چاکترە کە ئینسان بۆ خۆی قوربانیەکە بکات. بەڵام ئەگەر کەسێک بۆ خۆی نەیتوانی یان کەسێک بۆ خۆی لێرە نەبوو دروستە وەکیلێک بگرێت کە لە جیاتی ئەو کەسا قوربانیەکە بکات. واتە دروستە کەسێک لە جیاتی تۆ ناوی تۆی لەسەر بێنێ و قوربانیەکە بکات ئەوەشیان ئاساییە. ئەنجا لە قوربانیەکەت خۆت و ماڵ و منداڵت لێی بخۆ ئەوەندەی کە ڕێگە پێدراوە کە تاسەیەکی ڕێگە پێدراوە پاشان ئەوەی دیکەی بەسەر دەر و درا و سێ و جیران و هەروەها دۆست و خزم و کەس و کاردا دەبەشیتەوە. ئەوەی کە ئێستا دەکرێت لە ئاواییەکان لە گوندەکان لە گەڕەکەکان کە بەیەکەوە قوربانیەکە دەکەن و بەیەکەوەش هەمووی دابەش دەکەن ئاوەش کارێکی زۆر باش و چاکە دەتوانن بەیەکەوەش قوربانیەکە بکەن هەروەکو لێرە و لە زۆر شوێنی تریشا دەکرێت. ئاوەش باشە کە زۆر خەڵک تەماشای ئەو ئادا بە جوانە بکات بەیەکەوە قوربانی بکات و بەیەکەوەش ئەو قوربانیەی دابەش بکات. دوعا دەکەین و دەپاڕینەوە خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانت تەوفیق و هیدایەتمان دەی لەسەر چاکە. یا ربی خوای پەروەردگار لە ئەجر و پاداشت و خێر و سەوابی ئەو دە ڕۆژانەدا بێبەشمان نەکەی. یا ربی خوای گەورە لە خێری قوربانیکردن بێبەشمان نەکەی. یا ربی خوای گەورە مسلمانان دڵواڵاکەی بۆ ئەوەی ئەو سنەتە جێبەجێ بکەن بۆ ئەوەی کە قوربانی بکەن بۆ ئەوەی کە هاوکاری فەقیران بکەن بۆ ئەوەی کە خەڵک دڵخۆش بکەن. یا ربی خوای پەروەردگار بە ئیمانەوە بمانژێنی. یا ربی خوای بە ئیمانەوە بمان برێنی. یا ربی خوای پەروەردگار لەسەر کەلیمەی تەوحید لە ڕۆژی قیامەتە زیندوومان کەیەوە. یا ربی خوای پەروەردگار هەر کەسێک کە نەخۆشە شیفای بۆ بنێری لەو ڕۆژە پیرۆزانەدا دوعا دەکەین. یا ربی خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بدەی. یا ربی خوای پەروەردگار هەر کەسێک دڵی توندە یا ربی خوای گەورە دڵی خۆشکەی. خوایە ئەو ژن و مێرد و پیا و هاوسەرانەی کە کێشەیان هەیە کە زۆرێک لەوانە داوای دوعای خێریان کردووە یا ربی خوای پەروەردگار چارەسەری کێشەکانیان بکەی. یا ربی خوای پەروەردگار تەوفیق و هیدایەتیان دەی. یا ربی خوای پەروەردگار هەر کەسێک ناخۆشی هەیە لەسەری لا بدەی. یا ربی خوای گەورە هەر کەسێک لە ناخۆشیدایە یا ربی خوای پەروەردگار بیخەیە خۆشی. یا ربی خوای گەورە مسلمانان لە هەر شوێنێکی دنیا هەر سەرکەوتویان کەی بە تایبەت مسلمانانی غەزە یا ربی خوای گەورە هیدایەتیان دەی. یا ربی خوای گەورە پارێزراویان کەی. یا ربی خوای پەروەردگار بیان پارێزی. یا ربی خوای گەورە مسلمانان سەرخەی لە تەواوی جیهاندا. یا ربی خوای پەروەردگار ئێمەش پارێزراوکەی خاڵک و وڵاتمان پارێزراوکەی تەوفیق و هیدایەتمان دەی لەسەر چاکە بژین لەسەر چاکە بمرین. یا ربی خوای گەورە لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر و ئاگری دۆزەخ پارێزراومان کەی هەمومان بەیەکەوە لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتا کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.